وەقسەک نیزیاتر لە سەران پرسا بە ڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسیەکان و شارەزای سیاسی لە ستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بێت. زۆر بەڕێزی زۆر سپاس. دکتۆر پێم خۆش سەرەتا لەو کۆبوونەوە چوار قۆڵێ دەست پێ بکەین، ئەمە هیچ باس و خواستێک هیچ قسەیەکی تیا لەسەر جەنگی رووسیا و ئۆکرانیا بۆ ڕاگررتنی جەنگ بۆ ئارامبوونەوەیەک یاخودنا. ئەو کۆبوونەوە چوار قۆڵیە ئەلبەتە زیاتر پێیوەستە بە سووریاوە گەرمەبەستانەوە بێت، بەڵام ئەوەی کە ئێوە لە راپۆرتەکە ئاماژەتان پێی کردووە کە ناتۆ مانۆڤری سەربازی خۆی دەکات. ئەلبەتە ساڵانە ناتۆ ئەو کارە ئەنجام دەدا وەکو نمایشێک بۆ نزیکردنەوەی هێزەکانیان کە پێکەوە با بڵێن مەشق و ڕاهێنان دەکەن. لە پارساڵە لە وڵاتی هۆڵندا و دەنیمارک مەشقی ئاسمانیان کردووە، ئەمساڵ بە هەمان شێوە ئەو بەرنامەیە دەکەن بە حکمی ئەوەی کە وڵاتێکی وەکو فینلەندا لە چواری ئەم مانگە بوو بە بەفەرمی بوو بە ئەندامی ناتۆ. ئەڵمانیا و پورتۆغال پێکەوە لەگەڵ فینلەندا مانۆڤری سەربازیان ئەنجام داوە. ئەم جۆرە مانۆڤرانە ئەلبەتە دەبێتە هۆکاری ئەوەی کە هێزەکان یا تەکنۆلۆژیاکانی کە بەکاردەهێنرێت لە بواری سەربازی و هێرشبردنەوە لە یەکەوە نزیک بکرێتەوە تا چ ڕادەیەک مەسەن دەتوانرێت وردەکاری لەسەریان بکرێت و تا چ ڕادەیەک دەتوانێت هێزی بەرگری ناتۆ بەهێزتر بکرێت بەرامبەر بە هەر نایارێک کە ناتۆ بە نایاری خۆی دەزانێت. ئەوە هیچ کاریگەرێکی لەسەر رووسیا بێت کە لەوەی بەردەوام بێت لەوەی کە دەوێت بیکات یاخود بوەستێ؟ خۆی لە ڕاستیە ناتۆ مەبەستی نییە ڕاستەوخۆ لەگەڵ رووسیا بکەوێتە کێشمەکێشێکی ئەو تۆی کە جەنگێکی گەورەی لێ بکەوێتەوە. خۆتان دەزانن کە ناتۆ بە ئێستا 31 وڵاتی ئەندامە ئەگەر بچێتە ناو جەنگەوە جەنگێکی جیهانیە دوچار ئەو جەنگە لەوانەیە بە جەنگی ئەتۆمی کۆتایی پێبێت کە ئەمە تەمعاً دەبێتە مایەی زیان و دۆڕانی هەموو لایەنەکان. ئەوەی کە ئەمڕۆ ناتۆ مەبەستێتی کە هاوکاری ئۆکرانیا دەکات و بە دڵنیاییەوە لە دوا کۆبوونەوەشیان کە لە ڕەمشتاین ئەنجام دراوە بە ئامادەبوونی زێلنسکی باس لەوە کراوە کە ئێمە هاوکاریتان دەکەین لە ڕووی پێدانی چەک و تەقەمەنیەوە. تەنانەت وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئامادە بووە پاتریۆت وەکو هێزێکی بەرگری ئاسمانی بدات بە ئۆکرانیاوە. لە هەمان کاتیشە پرسیار باس لەوە دەکرێت کە لیۆپارد وەکو تانک بنێرترێت بۆ ئەو وڵاتە و وڵاتانی ترش بە هەمان شێوە. دیارە لە ڕابردووە کە ناتۆ ئەو فەلسفەی هەبووە کە ئێمە پشگیری وڵاتی ئۆکرانیاکەین بۆ ئەوی بتوانێت بەرگری لە خۆی بک وەکو وڵاتێکی ئەندام لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە. بەڵام ئەمڕۆ ناتۆ وڵاتانی ڕۆژئاوە بەرنمەکەیان ئەوەیە کە مەبەستیانە کە رووسیا لەو جەنگەیە سەرکەوتن بەدەست نەهێنێت، لەبەر ئەوەی کە ئەگەر سەرکەوتن بەدەست بهێنێت لەوانەیە بابەتی تر بوروژێنرێت. بەڵام بە بوونی وڵاتێکی وەکو فینلەندا ئەندام لەو کۆمەڵی ناتۆ یا هاوپەیمانەتی ناتۆ ئەبینین سنووری ناتۆ لەگەڵ رووسیا فراوانتر بووە. ئێستا نزیکەی 1900 کیلۆمەتر سنوورەکە فراوانتر بووە لەبەرەوەی 1300 کیلۆمەتر وڵاتی فینلەندایە کە لەگەڵ رووسیا هاومەرزە. دەتوانین بڵێن ئەم ململانی رووسیا و ئۆکرانیا نەبا و هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا نەبووە پرسی باندامبوونی سوید و فنلاند وا بەم شێوە نابوو؟ بە دڵنیاییەوە ئەو وڵاتانە وڵاتی بێلایەن بوون تا ئەو ماوەی کە بەسەر چوو، بەڵام بە هۆکاری ئەوەی کە مەترسی لەسەر بوونی ئەوانش زیادی کرد بە حکمی ئەوەی کە رووسیا لەیان وایان نزیکەوە لە کاتی جەنگی جیهانی دووەمشە ئەو کارە ئەنجام درراوە بەرامبەر بە وڵاتانە کە هەڕەشە کراوە و خاک داگیر کراوە بەوەی کە پاشان بە ئەتفاقیە با بڵێن وڵاتی رووسیا لەوێ پاشەکشەی کردو یەکێتی سۆڤێتی ڕابردوو. بەڵام ئەوەی کە گرفتە بۆ رووسیاش ئەگەر ئێمە تەماشای بکەین لەو دیوەوە ئەوەیە کە رووسیاش مەترسی هەیە لە بەرامبەر فراوانبوونی فراوانخوازی ناتۆ لەو ناوچەیە. لە ڕابردووە لە سەردەمی گۆرباچۆف لەگەڵ ئەڵمانیای شەرقی و غەربی ڕێککەوتبوون لەسەرەوەی ئەگەر بێت و ئەڵمانیا یەکگرتوو بێتەوە دەبێت سنووری با بڵێن ڕۆژهەڵاتی ئەوروپا دیاری کرابێت کە ئیتر وڵاتان نەبن بە ئەندامە. بەڵام ئێمە بینیمان پاش ئەوەی کە یێلسین بۆریس یێلسین هاتە سەردەسەڵات چەند وڵاتی تر بوون بە ئەندام لە ناتۆ کە ئەهلی بلۆکی شەرقی ڕابردوو بوون و ئێستا ئێمە دەزانین کە وڵاتانی بەلتیک با بڵێن ئەندامن لە ناتۆ و ناتۆ لەوێش تەواجودی هەیە
بۆ رووسیا گرفتێکی گەورەیە لە ناو خاکی ئەو وڵاتانەوە دەکرێت مەسەرەن هێرشی سایپەری ئەنجام بدرێت کە هێرشی ئەلکترۆنی ئەنجام بدرێت و لە هەمان کاتیشە ئەو چەکانەی کە هەیە بەکار بهێنرێت بۆ ناو قوڵایی رووسیا وەژمەمەش مەترسیەکە بۆ ئەو وڵاتە. دکتۆر لە چەند ڕۆژی ڕابردووە جەنگی رووسیا گەیشتە پێما بێت 14 مانچێڕێکی تێپەڕاندووە ئێستا کە جەنگی رووسیا هەیە. رووسیا کەی دەوەستێت تا نەگاتە ئامانجەکەیوە هەرچەندە کەس نازانێت ڕەنگە ئامانجی رووسیا کوێ و چەندێکە، بەڵام ئەم جەنگە بۆ نەدرێژەی کێشە. ئەم جەنگە پێم وایە درێژە دەکێشێت بە حکمی ئەوەی کە ئێستا جەنگی سەنگەر هەیە لە هەندێک ناوچە دەبینین لە نێوان ئۆکرانیەکان و رووسیەکان تەنها 50 مترێک بینیان هەیە و فاسیلیان هەیە. ئەمە بە هۆکاری ئەوە درێژە دەکێشێت لەبەرەوەی رووسەکان مەبەستیان نییە کە ئۆکرانیا بەو شێوەیە نزیک بێتەوە لە ڕۆژئاوا و ببێت بە ئەندامی ناتۆ. لەلایەکی ترەوە گرفتێکیان لەگەڵ ئەوە نییە کە ئۆکرانیا ببێت بە ئەندامی یەکێتی ئەوروپا، بەڵام گرفتیان لەگەڵ ئەوەیە کە هێزێکی بەرگری وەکو ناتۆ نزیکی بێت لەبەرەوەی ئەوان رووسیا ینی پرۆژەیەکی تری هەیە کە جیاوازە لەگەڵ پرۆژەی ڕۆژئاوا. بەدڵنیاییەوە فەلسەفەیەک شێت دەڵێت دەبێت لە ئایندەیە رووسیاش بچێتە ناو ئەو هاوپەیمانێتیەوە ببێت بە ئەندامێک لە ناتۆ، بەڵام ئەمە بابەتێکی ترە. ئەوەی کە پێیوەستە ڕوادا ئەگەر زۆرە کە شتێکی واش هەبێت لەبەرەوەی ئێمە باس لە وەکو چۆن نەیاری گەورەتر ئەکەین کە رووسیا لە چاوێەوە با بڵێن ئەو نەیارە گەورەیە نییە. چین بۆ نمونە یەکێکە لەو نەیارانەی کە لە ئایندەیە لەوانەیە کێشەیەکی گەورە بۆ تەواوی ئەوروپا و ئەمریکا دروست بکات. ومانە ئەمڕۆ ئەمریکا چین بەیانەیاری گەورەی خۆی دەزانێت و مانۆڤرەکانی ئەمریکاش لە ناوچەکانی با بڵێن جنوبی دەریای با بڵێن کیشوەری چین ئەنجام دەدرێت و لەوێشەوە بۆ نمونە لە دوا کۆبوونەوەی ناتۆ کەس با بڵێن وڵاتانی وەکو ژاپۆن و کۆریا هاتبوون بەشداریان کردبوو لە ناو ئەو با بڵێن کۆبوونەوەی ناتۆ. ئەمەش نوێکاریەکە کە وڵاتانی دەرەوەی ئەوروپاش دەتوانن حزوریان هەبێت لە ناو ناتۆ. ئەمانە هەمووی گرفتی گەورەی با بڵێن پەیوەندی نێودەوڵەتیەکانن کە دەبێ بە شێوەیەکی فراوانتر قسەی لەسەر بکرێت ڕاستەکەی. و لە هەمان کاتیشە ئێمە دەزانین کە ئەم هەوڵانەی کە چین ئەیدات بۆ ئەوەی کە جەنگی ئۆکرانیا ڕابوەستێت بەوەیە کە با بڵێن ئۆکرانیا لە ناو چوارچێوەی قوارەی خۆی بمێنێتەوە، بەڵام رووسیا ئایا بەوە قایل دەبێت؟ خۆتان دەزانن رووسیا هەندێک هەرێمی لەوێ داگیر کردووە کە با بڵێن ئەساسەن ئەوانە دانیشتوەکانی رووسن. ئێستا شەڕ لە نێوانی رووسیا و ئۆکرانیا لە منتیقەی باخموتە. ئەمانە هەمووی ئەو ناوچە استراتیجیانن کە رووسیاش هەوڵی خۆی دەدات وەکو هێزێکی زەمینی کە زیاتر فراوانخوازی هەبێت تا بدەگاتێت با بڵێن دەریای ڕەش، چونکە ئەو کەسانەی کە دەریای ڕەش با بڵێن کۆنتترۆڵیان هەبێت بەسەریەوە دەتوانن کۆنتترۆڵیان بەسەر تەواوی ئەوروپا هەبێت. بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسەکان و شارەزای سیاسی لە ئەستۆدیۆ میوان بوویت. سوپاس بابدەبوونتان دکتۆر. سوپاس بۆ خێراتی. سوپاس.